ئەوان داگیرکەرن خۆوەری گەرەکیان نییە مەقسەد بێن گیان گریلا گیان دشمن کوردن دشمن ملت کوردن کاکە بزان لە تورکیا شەواڵێک کوردیە دین لە پای ئینسانێکە زوان کوردی بوێ نییە ئەوان داگیرکەرن ئەوان دشمن کوردن خوا تاریخیانە کاکە تاریخ ڕەشیانێ تورک کات خۆیەژە گرێوان کە لەسەر وتیان ئەو ژنە کوردە ڕەت بووە ئەم وتیەتی ئەوە زگەکەی کچە ئەو تێنە کوڕە زگیان دڕیە بزانە کامیان گرەوەکەیان برێت ئەوان تاریخیان ڕەشە تورک دشمنمانە خۆ دشمن گریلا نییە دشمن هەموو کوردێکە ئێمە خۆمان چنیە گرتومان بێ ئەم حزبمان هیچ کەسێ ناتوانێت دەستخاتە ناو ماڵمان ئێمە خۆمان یەکگرتومان بێ ئەم حزبەکان خۆمانە گشت یەکگرتو بێ لەسەر یەکترین نەخوێنین دشمنیش زەفەرمان پێ ناوە کاکە ئەبێ گشتمان یەکگرتومان بێ ئەوەی کووردا ها لە هەر وڵاتی یەکگرتو بێ بەنابەر ئەمە نێسین بەرگری بکەین بانگەوازیەوە کەم لە خەڵک گشتی هەڵسیە لەسەر جەعدا ئەوەی بۆی بکرێت لە بەرامبەر ئەم تورکە قبول نەکرد تورک دشمنێکی خەتەرە دشمنێکی دڕندەیە هەڵی بیت منەوە داواکاریەکەمە لێ نێسین خەڵک پیاو باش گەنج خەڵک لەسەر شعری هەڵسێ کاکە مزەهرە بکەن وەڵا ئامادەم چەک هەڵگرم ئامادەم خۆم بۆسم بەرامبەر تورک بێسم دشمنن کاکە منەوە هەڵوێستمە ئیسە بێژن بۆ قەندیل حازرم لە ساڵی 61 یانزەی مانگی نۆ من لە خزمەتی ئەو ڕەحمان زەلکا بووم بە پێشمەرگە لە بەمۆ پێشمەرگە بووم هەتا ساڵی 64 شەڕی براکوژی وازم لە شەڕی براکوژی ئیشتراکم نەکرد لە شەڕی براکوژیە ئیسە دانیشتووی کەلارم و ئیسا خەتەرێکی گەورە لە ڕێگای میلەتی کوردای بە و لەشکرکێشەی تورکیا داواکەم لە هەموو سیاسەتمەدەرانی کورد لەوانەی ئەم خاکەیان خۆشەوێ لەوای ئەم وڵاتیان خۆشەوێ لەوانەی وا داوا چاوەڕێن دوا ڕۆژی میلەتی کورد بێتە خاوەنی خاکی خۆی بەرگری لەم لەشکرکێشی تورکیا بکەن ئەمە خەتەرێکی گەورەیە بۆ میلەتی کورد هەموو ئەحزابەکانی کورد یەک بگرن ڕێگری بکەن لەم لەشکرکێشەی حکوومەتی تورکیا دشمنترین حکوومەت کە داگیرکەری کوردستان بێ تورکە ئەو تورکانە کەوا هەرچی قیادەی کوردە و کوشتویانە هەرچی ماڵکاولی کوردە بەسەریان هاتووە داواکەم لە هەموو میلەتی کورد یەکدر بگرن و ئیتر بەرگری لەو لەشکرکێشەی تورکیا بکەن و ئەمە ئیتر دوای ئەمەی کە کوردستان داگیر بکرێت چاوەڕێی خاک و وڵاتی خۆمان نەبین چونکی هەر خاکێکی داگیر کردوێت تورکیا لێ نەکشاتەوە با لەوە زیاتر کوردستان داگیر نەکات